minute of silence to mark our respect. یادی ئەنفال لە بەریتانیا بەرز ڕاگیرە. ئەمڕۆ بە ئامادەبوونی ژمارەیەک لە کوردانی تاراوگە و نوێنەری مامۆستایان و کەسایەتی هەرسێ ئاینی ئاسمانی ئیسلام، کریستیان و جوو لە باڵەخانەی فەرمی پارێزگای لەندەن لەمبێس مۆنومێنتی ئاشتی شەهیدانی ئەنفال و هەڵەبجە دانرا. لە مەراسیمەکەدا بە وەستانی دەقیقەیە بۆ گیانی پاکی شەهیدانی ئەنفال و کیمەباران و هەڵەبجە و ئەنفالی بەرزانەکان و تاوانی دژ بە کوردانی فەیلی دەستی پێکرد. پاشان ژمارەیەک وتار پێشکەش کران. For the Kurdish community in Lambeth across the UK and globally. Together we gather not only to remember but to reaffirm our commitment to justice, peace and preservation of memory. As we reflect on two devastating atrocities perpetuated against the Kurdish people. The Halabja chemical attack, the largest of its kind in history, and the victims of the Anfal genocide. There's little I can add to this that won't already be said or will be said in the future with greater eloquence, but what I have been able to do is reflect on the purposes of memorials like this, and this is how I've spent the last week. مامۆستایانی ئاینی هەرسی ئاینە ئاسمانەکە ئیدانی ئەو تاوانیان کرد و بە تاوانێکی دژە مرۆڤایەتی و دژی بنەماکانی ئاینە ئاسمانەکان واسفیان کرد و داوایان کرد یادەوەری ئەو تاوانە هەمیشە زیندوو ڕابگیرێ لە پێناو دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە تاوانە. Really, God does not change the status of nations or people unless they create circumstances for themselves. O God of the nations and consoler of the afflicted, bring justice to our ravaged world. And sometimes in the face of such evil, it's very, very difficult to find words to say. And sometimes there's nothing to say. Silence is the best answer. لە وتارێکدا سەرباز بەرزنجی پارێزگاری پێشووی لەندەن لامبێس بە گرنگیەوە باسی پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و شانشینی یەکگرتووی بەڕیتانیای کرد لە پاراستنی گەل و ڕێگری لە دووبارە نەبوونەوەی تاوانی کۆکوژی و چەکی قەدەغەکراوە. Halabja chemical attack and Anfal genocide. These atrocities were not isolated incidents. They were deliberate state-led attempts to erase an entire people. لە کۆتاییدا محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی بەڕیتانیا و تاریکی پێشکەش کرد و بە گرنگی و بایەخۆ باسی لە دانانی مۆنومێنتی ئاشتی ئەنفال و هەڵەبجەی کرد کە بۆ هەمیشە لە بینایی پارێزگای لەمبێس دانرا و داوای کرد هەر کوردێک کە سەردانی بەڕیتانیا دەکات پێویستە سەردانی ئەم شوێنە بکات و وەکو سنبولی نەتەوەی کورد بناسرێت. من دەمەوێت ئەوە بڵێم کە هەر کەسێک چۆن دەچێتە وڵاتێک دەچێتە شارێک سەی دەکا بزانە لەو شارە چ شوێنێک پێویستە سەردانی بکە. من داوام وایە لای خۆمانەوە ئەمە گەورە بکەین هەر کوردێک کە دێتە بەریتانیا یان هەر کەسێک کە بە سەردان دێت یان بە زیارەتی ڕسمی دێ یا بە سەردانی ڕسمی دێ و دێتە وڵاتی بەریتانیا یەکێک لەو شوێنانەی کە دای بنا سەردانی بکە ئەم شوێنە بێت چونکە ئەم شوێنە بۆ یەکەم جارە لە مێژووی وڵاتی بەریتانیایە بتوانرێ لە سەر دەستی خاوەنشکۆ کاک سەرباز بەرزنجی لە ڕابردوودا کە پارێزگاری لەمبێت بووە توانیوێتی بۆ هەمیشەیی مۆنومێنتی هەڵەبجە و یان مۆنومێنتی هەڵەبجە و ئەنفال لێرە دابنات و هەروەها پەیکەری عومەری خاوەر بۆ هەمیشەیی لە ناو بینای پارێزگارە جێگیر بکات. ئێمە و کوورەکراوی کانگا لە شاری لەندەنەوە هاتوین بەشداری ئەم بۆنێوە بکەین یادی ئەنفالەکان سەر و نەوازش دادەنێن بۆ قوربانیەکانمان. زۆر سپاس. دیارە ئەمڕۆم بەڕێزانە لە شارەوانی لامپێنس یادی 4 ئەنفالە کە تایە زیاتر لە 182,000 کەس زیندە بەچاو کران و شەهید کران لەلایەن ڕژێمی لە ناوچووی بەعسە و هەروەها لە هەمان کاتە یادی هەڵەبجەشە. ئەمڕۆ لە پارێزگاری لەندەن ئامادە بووین کە یادی جینۆسایدی ئەنفال بوو کە لەلایەن ڕژێمی
داگیرکەری بەعسەوە ئەنجام درا لە ساڵی 1970 بەدواوە و یادی هەڵەبجە ئەنجام درا لە هەمان شوێن هەم کۆمەنیتی کوردی هەم کاک شێخ سەرباز زۆر بەخێر بێن بیکەیفۆ کاک شمۆس دەستان خۆش بێ سوپاسان دەکەمێمە لە ئەمڕۆ کۆبووینەوە لە بینای فەرمی حکومەتی خۆجێیی لەندەن لامبێت بۆ یادێکی کارە ساتبار لە ڕاستیدا دوی یادی کارە ساتبار هەم ئەنفال و هەم هەڵەبجە ئەمڕۆ کە بەڕسمی یادی ئەنفال دەکرێتەوە لێرە ئەم یادە خەمناکە لەم یادە خەمناکەدا ئەم کارەساتی کە بەسەر کورت هاتووە بۆنەیەکی زۆر خەمناکە لە ڕاستیدا سەرجەم نەتەوە و کۆمیونیتی جیاوازەکانی بەریتانیا لێرە ئامادە بوون و پشتگیریان کردوین و خەڵکە سیاسیەکان لە سەرجەم حیزبە جیاوازەکان لێرە ئامادە بوون دوو مۆنومنتمان لە ناو بینای فەرمی حکومەتی خۆجێیی لەم بەجێگی کردووە یەکێکیان بۆ ئەنفال یەکێکیان بۆ هەڵەبجە بۆیە ئەم دوو مۆنومنتانە بە شێوەیەکی فەرمی و هەتا هەتایی لێرە جێگیرکراون ئەوەش دەور و کاریگەری خۆی هەیە لە ڕاستیدا لەبەرەوەی شوێنێکی ڕسمی حکومەتی بەریتانیا کە لێرە ئەم مۆنومنتانەی تێدا جێگیر کراوە ڕۆژانە زەمانگانە ساڵانە هەزاران خەڵک ئیش و کاری ڕۆژانەیان هەیە لەم شوێنە حکمی فەرمیەدا بۆیە ئەو مۆنومنتانە دەبن بە پەیامنێری ئێمە دەبن بە وتەبێژی ئێمە بۆیە لە ئەمڕۆدا مۆنومنتەکانمان دەبنە قسەکەری ئێمە دەستان خۆش بێ و ئێوەش بەخێر بێن و سەرکەوتوو بن.